چیرۆکی ئەم کەسە لە چیرۆکی هیچ تاکێکی کورد ناچێت. تۆ بینی و تێلێکۆڵەرێکی فەلسەفە و کوردناسێکی بلیمەت خانەوادەکەی بە شێتی بزان و پزیشکی دەرونیش مێشکی لە کارەبا بدات، مامۆستایەکی زانکۆت بینیوە دەستبەرداری ناز و نیعمەتی زانکۆ و ژیانی شار ببێت و لە گوندێکی سەرسنووری ئەم کوردستانە ژیان بەسەر بەرێت. ئەم کەسە عیرفان مستەفا هەورامیە. لە کاتێکدا هەموو کۆمەڵگە لە ژیانی مادیدا ڕۆچون، ئەم لەگەڵ کۆمەڵێک گەنج و لاو سەرقاڵی بیرکردنەوە و وانەی ئەخلاق و چاکە و چاکبوونن. وای لێ دەکەوێتەوە کەسێکی شتێکی خراپ بکات دەڵێ لە بەرەوەی نێکرد نیەتەکەی چاکەکەی ناکە لێ دەڕێت. تۆ توزانی بە چ نیەتێک بە چ پاڵنەرێکم شتێک کردووە. لەبەرەوە خەڵک دێت چی دەکات شتانەگەیە دەیکا بە ناوی چیەوە؟ بە ناوی دڵم پاکە مادام ئاوا ئەم جۆرە لاین دروست دەبێت کەیتر بەرەبەرە. ئەمە تەوان هەمووی دەبێتە سەبەبی ئەوەی کە مەوزوعی ویستی چاکە لەبیر چێتەوە کوشتێکی ساختە ببینێ. بۆچی؟ چونکە خەڵکێک بە ناوی دڵی پاک و بە ناوی نیەتی چاک و خراپەی کردووە و ئیتر وای لێ هاتووە کە خەڵک بڕوای بەچی نەمێنێ بەوەی کە ئاسان نیەتێکی چاک لە ئارایە بێ. لەبەرەوەی کاتێک کەسێک بێوە چاکەیەکی بێنیاز بکە دەوروبەرەکەی هەرگیز ناتوانێت ئستیعابی ئەمە بکات. ئەم عیرفان مستەفایە دکتۆرای هەیە لە فەلسەفەدا، مامۆستای بەشی فەلسەفە بوو لە زانکۆی سەلاحەدین. ڕۆژێک بە یەکجاری بڕیاریدا دەستبەرداری خوێندنی زانکۆ بێت. خانەوادەکەشی پێیان وابوو شێت بووە ویان دەزانی مێشکی لەدەستداوە. لەوە تێنە دەگەیشتن چۆن دەکرێت کەسێک دەستبەرداری پلەیەکی زانستی وەکو مامۆستای زانکۆ و ملیۆنەها دیناری موچەی مانگانە بێت. چەندین ڕێگەیان گرتە بێت. ویان دەبینی بۆ ڕێگەیانە ئەم کەسە بێ مێشکە مێشکی بۆ دەگەڕێتەوە. سەرنجام بە ئۆتۆمبیلێکی شڕەوە لە هەڵەبجۆوە دەیبەن بەرەو سلێمانی، دەیبەنە بەردەم پزیشکێکی دەرونی. پزیشکەکە بە قسەی کە سوکارەکەی دکتۆر عیرفان بەشێت دەزانێت و دوو جار تەزووی کارەبا لەسەری دەدات بۆ هیوایی مێشکی بۆ بگەڕێتەوە. وازێنان لە زانکۆ دووچاری چەندین چەرمەسەری تری دەکاتەوە. بەڵام با ئێستا بزانین عیرفان مستەفا بۆچی وازی لە زانکۆ هێنا. لە لای ئێمە و عمومان ئێستا لەم زەمانە هەر شتێکی عامیشە لە لای ئەوروپیەکانیش وایە تەبان ئێستا بیرکردنەوە بێقیمەترین شتە، یعنی هیچ بەهایەکی نییە. فعلا من فەرزان ئێستا لەو شوێنەوە سێرم بکەم ناز دەکەم کەسێکی بەتاڵم لە جاتیەوەی بچم بخۆم لە جامعە خزمەت بکەم و نازانم چیوە قسانی کردوێت. من هاتووم لێرە بۆ خۆم داواکو بە وەزە خراپەوە لەوێ دەژیم و دێم لێرە قسەی زل دەکەم و تەواو ئاوا لەبەر ئەوەی پێی وایە تاکەکانی کۆمەڵگا بە ناوی فێربوونی زانستەوە مێشکیان لێ دەسەندرێتەوە و فڕێ دەدرێنە ناو کۆمەڵگا. پێی وایە سیستمێکی بێکاری شاراوە دروست دەکات، وەکو زوحاگ وایە کە مێشکی گەنجانی دەرخواردی ئەژدەهاکانی سەرشانی دەدات. لەبەر ئەوەی مێشکی لە دەست نەدات و پارەیەکی بەلاژوەر نەگرێت و ویژدان و بیرکردنەوەی بە زیندوی بهێڵێتەوە، وازی لە زانکۆ هێنا. وەکارێکی تریژ هەیە کە تا ئێستا لە هیچ مامۆستایەکی زانکۆ و هیچ ڕۆشنبیرێکی کوردستانمان نەبینیوە کە عیرفان مستەفا خۆی بەم شێوەیە باسی دەکات. من لە زانکۆ 10 ساڵ مامۆستا بووم و 2 ملیۆن و زیادەیە کە بیرم نەماوە چەندە موچەی مانگێکم بوو. ئەو موچەیەم لە بەرامبەر ئەوەدا وەردەگرت هەفتەی 6 ساعت لە ژوورێک لەگەڵ کۆمەڵە گەنجێک کۆ ببمەوە کە هیچیان پێویستیان بە وانانە نەبوو کە دەموتەوە. هەمویان بۆ وەرگرتنی بڕوانامەکە ناچارمون بێنە ناو ئەو زیندانەوە. منیش هەموو ڕۆژێک پرسیارم لە خۆم دەکرد من چی دەکەم و کارەکەم چییە و ئەو پارەیەش بۆچی وەردەگرم. دوای 10 ساڵ تێگەیشتم ئەو پارەیە کە مانگانە وەری دەگرم نەک هەر پەیوەندی بە کارەکەمەوە نییە، بەڵکو بۆ ئەوەیە ئەو کارە نەکەم کە پێویستە لە زانکۆ بیکەم. وەرگرتنی پارە لە بەرامبەر ئەوەدا کە کار نەکەیت گەورەترین گەندەڵیە. پارە لە کاردا ئامانج نییە. پارە بۆ ئەوەیە کە وزەی پێ بکڕیت بۆ ئەوەی بەو وزەیە کارەکەت بکەیت. بەڵام من لە زانکۆ پارەیان پێدەدام تا بیکەمە وزە و وزەی هەفتەیەک لە 6 ساعتدا بە فیڕۆ بدەم و دۆخێکی دەرونی وام بۆ دروست ببێت لە دەرەوەی ئەو 6 ساعتە لە هەفتەکەدا دەستم نەچێتە کارەکەم بیکەم. من لە زانکۆ ڕۆژ بە ڕۆژ گەندەڵ دەبوو. گەندەڵی تا سەر ئێسقانم هاتبوو. گەر 1 ساڵی تر بەردەوام بوومایە ئیفلیجی دەکردم و بۆ هەتایە ئەو کارەی کە بۆ ئەوە چوو بوومە زانکۆ بیکەم نەدەکرا. بۆ ئەوەی نەگەم بۆ ئیفلیجی عەقڵی و ڕۆحیە دەبوایە دەست لە هەموو ئەوە هەڵگرم کە زانکۆ بۆ ئیفلیجکردنم پێی دەدام. دەستم لە هەمووی هەڵگرت و سەری خۆم هەڵگرت و ڕۆیشتم. عاشق کێیە؟ فەرقی لەگەڵ جاهێلا چییە؟ فەرقی لەگەڵ عارفا چییە؟ عارف دەزانێ و زانینەکەشی ئاشکرا دەبێت.
ینی دەزانێ و دەتوانێت زانینەکەشی چی بکە بەیان بکە ئەمە عارفە. ئەی عاشق چییە؟ عاشق دەزانێ بەڵام قدرەتی بەیانکردنی نییە. ئەوەی دەیزانێ ناتوانێت بەیانیکە، ناتوانێت ئاشکرای بکە. ئەی جاهل کێیە؟ جاهل ئەوەیە نازانێ بەڵام زانینێک بەیان دەکا، توانای بەیانکردنی هەیە بەڵام توانای بەیانکردنی چی؟ توانای بەیانکردنی ئەو زانینە لە ناوی هەیە نا ئەو نازانێ و بەڵام خۆی وا نیشان دەدا دەزانی. لەو ڕۆژەوەی وازی لە زانکۆ هێناوە کۆرس و زنجیری فەلسەفی تۆمار دەکات و لە تۆڕی ئینتەرنێت بڵاوی دەکاتەوە. بەڵام جیاوازەکەی ئەوەیە بە شێوەیەک تێکستە فەلسەفیەکانت بۆشی دەکاتەوە لە واقعی کۆمەڵگەکەت تێبگەی، باسی حەق و ناحەق، باسی باشە و خراپە، باسی بیرکردنەوە و گەشەدان بە هۆش و بیری خۆمان دەکات. بۆ نمونە ئێمە هەموو دەزانین کۆمەڵگەی کوردی لە زۆر ڕووە و بەرەو خراپی دەڕوات. هەمووشی دەیەوێت باش بێت بەڵام باش نابێت. ئەمە بۆچی؟ واتە بۆچی بارودۆخێک ناگۆڕێت؟ تەماشاکە چۆن بەم شێوە قوڵە شی دەکاتەوە. ئەگەر بەپێی بنەما ئەخلاقیەکە بیکەم دەبێ بزانم کە ئەمەی دەیکەم چاکە، نەک چاکە بۆ هیچ کەسێک لە مەسلحەتی هیچ کەسێکایە. ئەم دووشتە لە یەک جاکەنەوە شت دەیە چاکە و بەڵام لە مەسلحەتی خەڵکانیە. ئێستا بۆ ئەوەی ئێمە ئەم وەزعە چاکەین ڕاستی کەینەوە، ڕاستکردنەوەی لە مەسلحەتی کەسانیە. چونکە مەسلحەی هەمووی دەکەوێتە خەتەرەوە. بۆ نمونە بتەوێت تۆ قوتابخانەیەک لە قوتابخانەکان فعلەن بکەیتە قوتابخانەیەک بۆ پەروەردەکردن، تەلەبەشتیایە زەرەر دەکا، مامۆستاشتیایە زەرەر دەکا، چونکە مامۆستاکان دەبێ هەمووی فەسڵکەی، تەلەبەکانیش دەبێ هەموو فەسڵکەی. بۆچی؟ چونکە نە تەلەبەکە هاتووە بۆ ئەوەی پەروەردە بێ، نە مامۆستاکەش هاتووە بۆەوەی پەروەردە بکە. هەدەفێکی تر هەیە لێرە. ئەی ئەو هەدەفەش بۆ ئەو هەدەفە هاتووە، ئەو کاتە هەدەفەکەی هەدەفێکی تر دانا، هەدەفەکەی تر لە مەسلحەتی وایە، ئەو کاتە دەبێت چی بکەی؟ لە مەسلحەتی هەر هەمووی دەدێ. عیرفان مستەفا باسی چاکە و چاکەخوازی دەکات. پێرمان دەکات چاکە تەنیا لە پێناوی چاکە بکەین. خراپەی بەرامبەرەکانمان بۆ خراپە و تۆڵەکردنەوە ڕامان نەکێشێت بۆ ئەوەی لە کەسێتی خۆمان دانەماڵڕێین. بە ناوی حەق و حەقسەنەوە بکەوێتە کوێ؟ بکەوێتە ناو یاریەکەوە. و ئەمە هێزی دەوێت لە ڕاستیە کە تۆ چۆن ئەمەد بەرامبەر دەکرێت بە ناوی حەقەوە نەکەویتە ناو خراپبوون. بڵێ مادام ئەوە حەقی خواردوم، مادام حەقی خواردوم منیش دەچم ئاوا دەکەم. ئەمە ئیتر ئەو کاتە تۆ نیت دەجوڵیت. ئەوە تۆ نیت، ئەوە تۆ نیت، ئەوە لە ناو تۆ دەجوڵێنە بەرامبەر بەخۆی. ئێمە لە بواری ئەخلاق و دین و سیاست و تەواوی کایەکانی گوێ بۆ کەسانی تر دەگرین. چاوەڕین ئەوان هەڵسوکەوتی ڕۆژانی ژیانمان بۆشی بکەنەوە. ئەوان پێمان بڵێن چی باشە و چی خراپە. خۆمان هیچ نازانین و ئەوان هەڵسوکەوتەکانمان بۆشی دەکەنەوە. عەقڵ یەکسان دەکەین بەوان. عیرفان هەورامی لەم جۆرە کۆیلایەتیە ڕزگارمان دەکات. ئەوەی کە ئەوروپیەکانی بەرەو بیرکردنەوەی فەلسەفی برد و فەلسەفەکەی خۆیان دامەزراند ڕێک ئەمە بوو. هەستیان دەکرد کە ئەو شتانە قۆرخ کراون و حەقی بیرکردنەوە لە سەنداوەتەوە لەم بۆ. وە کانت لە وتارەکەی لەبارەی ڕۆشنگەریەوە هەر باسی ئەمە دەکات. یعنی ئێمە عەقڵێک، یعنی ئێمە تەمەڵین لەوەی کە خۆمان بگەین بە زانینی شتەکان، لەبەر ئەوە تەمەڵی دەکەین ئێمە ئەو حەقەمان داوە بە وەکالەت بیرکردنەوەمان داوەتە کەسانێک بۆمان بیرکەنەوە. یعنی عەقڵمان کەسێکمان کردووە بە وەکیلی عەقڵمان. کاتێک لە تەلەڤیزیۆن و سۆشیال میدیا یەکدادانی و دەمەقاڵەی دیندار و بێدین، یەکێتی و پارتی، چەپ و ڕاست و تەواوی بەرەی جیاواز و دژبەیەکەکان دەبینیت، وا دەزانیت ئەمانە بە دوای ڕاستیدا دەگەڕێن. تۆش دەکەویتە ئەو تەڵەیەوە و ڕاستیت لێ دەشێوێت. لەبەر ئەوەی ڕووکەشی دیمەن و ڕووداوەکان دەبینیت، بیر ناکەیتەوە و شوێنی ئەوان دەکەویت. دکتۆر عیرفان لە ڕێی تێکستە فەلسەفیەکانیەوە پێمان دەڵێت ئەمانەمانەوەیان لەو پێکدادانەدایە. ئەگەر وانەکەن نامێن و خامۆش دەبن، ئەگەر شەڕ نەکەن و لە دژی یەکتری نەوەستنەوە لە ناو دەچن. من ئێستا و دوو دەسەم هەردووکیان هێزیان تایە وەکو مادە. ئەم دوانە ئێستا بەرەڵابن لە یەک هێزەکە لە ناویانە چییە؟ مت و خەوتووە. بۆ ئەوەی هێزە لە ناویانە بێتە دەرێ پێویستیان بە چییە؟ پێویستیان بە لێکدانە. لەم لێکدانە هێزەکە دێتە دەرەوە.
ینی ملحدەکان و ئەوانەی ئەتیقادیەکان هەردووکیان پێویستیان بە چییە؟ پێویستیان بە یەکترە، ینی تاواکەر یەکترن، ینی ئەوەی خەتەرە ئەوەیە کە دێتە دەرەوەی ئەم ئەتیقاداتە. کاتێک ڕاستی کەسەکان نابینین یان کاتێک تووشی شۆک دەبین کە ئەڵسوکەوتێکی چاوەڕوان نەکرا و لە کەسێک دەبینین تێناگەین یان ناتوانین ڕاستی تاکە و گروپەکانی کۆمەڵگە ببینین، چونکە وەکو عیرفان مستەفا بۆمانشی دەکاتەوە ژیانی ئێمە پارچەیەکە لە نواندن، ژیانمان بۆتە ڕۆتین و هیچ بوارێکمان نەهێشتۆتەوە ڕاستی خۆمان ئاشکرا ببێت. جا بۆ ئەوەی هەر بەباشی خۆمان نیشان بدەین ڕێگە بە تاقیکردنەوەمان نادەین. مردن وام لێ نەکاکە شتانێ بکەم کە مستحقی ئەوە نین ئینسان بیانکە، شاوی ئەوە نین کە ئینسان وەک ئینسان بیان و ئەلێرەوە لەناو ئەم بوارە جدیانە ئینسان بوونی تاقی دەبێتەوە، بەڵام کاتێ ئەم بوارانە نامێنن و ژیان دەبێتە ڕۆتین و دەبێتە تەمسیل، هیچ شتێکی جدی نامێنێ، ئەو کاتەیتر بوون غایب دەبێت و بواری بۆ نامێنێ کە گەشە بکا و ساز ببێت و پێ بگات. و فعلەن سەردەمی مۆدێرن یەکێک لەو شتانەی دەیکات نەهێشتنی ئەو بارە ڕاستەقینانەیە کە بوون تایە بە شکڵێکی ڕاستەقینە دەردەکەوێت. لەبەرەوە پاڵەوانەکانی سەردەمی مۆدێرن هەمووی پاڵەوانی تەفسیری، هەموو شاشەکان دووسی دەکات، ینی پاڵەوانێکی سەر عەرزین، پاڵەوانی تەمسیل هەموو. هانمان دەدات بیر بکەینەوە بۆ ئەوەی لە دیاردەجوان و دزێوەکانی کۆمەڵگە تێبگەین و خراپەکاریەکان ڕابگرین. فعلەن دەبێت ئەمە تێبگەین کە ئێمە بۆچی ناتوانین بگەین بە شتەکان، بۆچی ناتوانین تێبگەین لە شتەکان. لەبەرەوە نییە کە فعلەن ئێمە توانای تێگەیشتنمان لە شتەکانی، لەبەر ئەوەیە کە ئێمە بەهای تێگەیشتنی شتەکان نازانین، ینی بەهای ئەوە نازانین لە شتەکان تێبگەین، لە ژیان تێبگەین، بەهای ئەوە نازانین لەوە تێبگەینەوە بازاڕە بۆچی ئاوایە، بۆچی خەڵک لەوێ قۆڵی یەکتر دەبڕێ و بازاڕی شەو هەمووشی متتەفقن لەسەری. ئەمانە چەند نمونەیەکی بچووکن لە تێڕوانین و بۆچوونەکانی عیرفان مستەفا. بەو هەموو هۆشیاری و جوانیەشەوە هێشتا نایەوێت بیکەنە پاڵەوان و بەشان و باڵیدا هەڵبدەن، وەکو چۆن زۆرێک لە ڕۆشنبیر و پیاوانی ئاینی کوردستان دەیکەن. تۆ تەماشای ئەمە بکە. ئێمە کاتێک ویسمان ئەم راپۆرتە لەبارەی عیرفان مستەفاوە ئامادە بکەین، ویسمان بۆچوونی خۆی لەبارەیەوە بزانین، بەڵام پێشنیازی بۆ کردین لەبری ئەوەی راپۆر لەسەر خۆی بکەین، گروپی کاراتی خوڕماڵ بەسەر بکەینەوە. پێیوتین لە ئێستادا هەڵبژاردەی عێراق 4 یاریزانی هەیە و 3 یاریزانیان یاریزانی ئەو گروپن، هەم وەکو مامۆستا و دادوەر ئاستێکی جیهانیان هەیە کەچی تا ئێستا ژۆڵێکیان بۆ ڕاهێنان و بۆ کارەکەیان نییە. من ئەوان بەشایانی ئەوە دەزانم کارەکەیان لای خەڵکی بکرێت بە نمونە هەر سەرکەوتوون. ئێمە وەکو دەستگای ژیان لە ڕابردوودا بەشێک لە ناشرینی و گۆڕانکاریە مەترسیدارەکانی کۆمەڵگەی کوردیمان نیشاندا، کارمان لەسەر دەیان دیاردەی ناشرین کرد. ئێستا پێتان دەڵێن کۆمەڵگەی کوردی لە جوانی و هۆشیاریش خاڵی نییە. عیرفان مستەفا یەکێکە لە جوانیەکان و نەوەی نوێ دەتوانێت سوودی لێوەربگرێت.